سلام وقت بخیر. 20 مهر متعلق با درگیری بسیار شدید بەڵێ بە سڵاوێکی دووبارە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە با بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی کوردستان و ئێران بەگشتی لە خزمەتتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکانی ئەمڕۆی ئێران و کوردستان. بەڵێ هەروەک ئاگادارن دوێنێ لەلایەن گەڕک و هەڵسوڕاوانی مەدەنی بانگەوازێک دەرکرا کە ئەمڕۆ مانگرتن لە سەراسەری ئێران بەڕێوەچێوە. دیتمان لە سەراسەری کوردستان ئەمڕۆ مانگرتن بەڕێوەچووە. زۆربەی شارەکانی ئێرانیش کە ناوەکانیان زۆرە ئەمڕۆ لە بازاڕیان دوکانەکانیان داخست و بەم مانگرتنەوە پەیوەست بن و پاڵپشتی خۆیان لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی تا ئێستای ئێرانیان دەربڕی. ڤیدیۆمان زۆر بۆ هاتووە. کوردستان بە تەواوەتی خۆرۆشاوە. لە هەموو شارەکان خۆپیشاندان و خۆراگری بەردەوامە. کوردستان جارێکی تر نەک هەرسنە پاڵپشتی خۆی و پشتیوانی خۆی بۆ هەموو شارەکانی ئێران دەربڕی. زۆرمان پێیان بۆ هاتووە کە نە لە شوێنێک لە شارەکان بەڵکو لە زۆربەی شارەکان لە چەند شوێنێک خۆپیشاندان و خۆراگری لەلایەن لاوانی تینی و ئازادی، لاوانێک کە بێزارن لەم دەسەڵاتە نیگریسەی کۆماری ئیسلامی هەروە بەردەوامە و پاشەکشیان بە هێزە ئەمنیەکان کردووە و نەترسانە و بوێرانە بەرامبەر بە هێزی سەرکوتگەر و بەرامبەر بە هێزێک کە چەکی بەدەستە و ڕاستەوخۆ تەقە لە خەڵک دەکا هەر بەرەو پێشێ دەچن و بەردەوام لەسەر شەقام ماونەتەوە. ڤیدیۆکانمان گەیاندۆتە دەست هاوڕێیانی ئۆتاق فەرمان. حتمما بەدەست بڵاوی دەکەینەوە، ئێوەشی لە ئاگادار دەکەین. پێشەوەی کە من پەیامەکان بخێنمەوە میوانێکی بەڕێزمان ئێستا لەگەڵدایە هاوڕێ جەماڵ بزۆرگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە تا پێکەوە لێکدانەوەیەکمان بێ لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ. هاوڕێ جەماڵ ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس بەوەی کە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا کرد. زۆر سڵام هەیە بۆ ئێوە، سڵام هەیە بۆ بینەرانی عەزیزی ئەو بەرنامەیە لە خزمەتتاندا. بەڵێ زۆر زۆر سپاس. هاوڕێ جەماڵ خۆتان ئاگادارن لە 25 مانگی خەرمانان کە چەخماخەی ئەم ئاخێزە بە بۆنەی مەرگی مەحسای جوانە مەرگەوە لێدرا، هەتا ئێستاکەش ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتی هەروە بەردەوامە. ئەمڕۆ چوارمین مانگرتنی کوردستان دیتمان چەندە بە جوانی بەڕێوە چوو. پێم خۆشە ئەگەر بتانەوێت لەسەر بە تایبەت ڕووداوەکانی ئەمڕۆ لێدوانێکتان بێت فەرموو. ئەوەی ئەمڕۆ لە کوردستان ڕوویاندا کە ئەوواکە ئێوەش لە خەبەر و باسەکانە باستان کرد، خەڵکی خۆراگر و شۆڕژێری کوردستان بە یەک پارچە و بە یەک دەنگ مانگرتنیان ڕاگەیان و دوایەکەش هاتنە سەر شەقامەکان بە پشتیوانی لەوان لە زۆربەی شارەکانی ئێراندا مانگرتن کراوە و خۆپیشاندان بەڕێوە چووە. هەروەها دەزانین کە لەم یەک دو ڕۆژەدا ژمارەیەک لە ناوەندە کرێکاریەکان بەم ئێترازات و ناڕزایەتیە پەیوەست بوون. هەروەها
پشتیوانی لەم ئاعترازات و ناڕزایەتیانە لە سەراسەری دنیادا ڕۆژ بە ڕۆژ لە حاڵی پەرسەندندایە. هەمووی ئەمانە بە ئێمە دەڵێ کە شۆڕشی ئێرانەی ئەم جارەی خەڵکی ئێران بەگشتی خەریکە قۆناغەکانی بەرەو پێشوونی خۆی دەپێوێت. دیارە هەر ڕۆژی ئەوڵیش و هەمووشمان دەمازانی کە ئەمە فەورەن و بە نەتیجە ناگات، بەڵکو احتیاجی بەوە هەیە کە ئەم شۆڕشە خۆڕستکە، ئەم شۆڕشە قوڵە جەماوەریە کە تەنیا ئیتکای لەسەر هێزی خۆیەتی بە پێچەوانەی زۆر شوێنی ترکە بلافاصلا ئالترناتیویان بۆ دروستە کرد و مەرجەعیان بۆ دروستە کرد. ئێستا ئەم شۆڕشە لە بەتنی خۆیدا و لە ناوەڕووکی خۆیدا خەریکت بەرەو ئەوە دەڕوا بە ئیتکا لەسەر هێزی خۆی ئەم ئیمکان و زەرفیەتە فراهەم کات کە کۆتایی بە عومری نگریسی کۆماری ئیسلامی بێنێت. ئەوەی ئیمڕۆ لە شارەکانی کوردستان و هەروەها ئێران هاتە پێشەوە و دیمان شانۆیکی زۆر شکۆدار بوو لە ئەزم و ئیرادەی ئەو خەڵکە. کۆماری ئیسلامی بە سەرکوتێکی بەڕەزا کە دەستی پێکردو بە تایبەت لە کوردستان و لەو یەکی دووشەوی ڕابردوودا لە شاری خۆراگر و قارەمانی سنا بێبەزایانە پەلاماری بردەسەر خۆپیشاندەرانەوەها لە شارەکانی دەستی داوە بە عەزیەت و ئازارکردن. نیشانیدا ئەمانەی تبایخیان نییە. کۆماری ئیسلامی کە ئیتر مەشروعیەتی نەماوە، دەسەڵاتی نەماوە بە مانای سیاسیەکەی، کە ئیتر مەطلوبیەتی نەماوە، تەنیا و تەنیا بەهێزی سەرکوتی خوتانوێتی خۆی ڕابکرێت. کەوابوو خەڵک ئەمیان زانیوە بۆ ئەوەی کە ئەم هێزی سەرکوتە فەلەج بکەن، ئەوە تا درێژە بە ئاعترازات و مبارزات خۆیان دەدەن، تەداومی دەدەن، ئیدامەی دەدەن لە شێوەهای جۆر بەجۆر، لە ڕێگەهای جۆر بەجۆر، بە ئیستفادەکردن لە تاکتیکەکانی جۆر بەجۆر تەلاش دەکەن کە ئەم ماشینەیش فەلەج بکەن. یەکێک لەو شتانەی کە بە تایبەت لەم دۆرەدا خەڵک دەستیان پێکردووە هەر ئەوەیە. ئێوە چاو لێ بکەن لە دوای ئەو ئاعترازات و خۆپیشاندانە و سەرکوتگەری کۆماری ئیسلامی خەڵک بلافاصە لە ڕەوشایەکی تر ئیستفادەیان کرد. هەڵسوڕاوانی سیاسی، هەڵسوڕاوانی مەدەنی بلافاصە بە تەشخیصیەوە بە ئێرتباتێک کە هەیەە لەگەڵ یەکتر، بە هەماهەنگیە کە هەیەە لەگەڵ یەکتر، نۆعێک هاوپشتی و هاو دەنگیان نەنە ناوخۆی کوردستانە، بەڵکو لە دەرەوەی کوردستان و لە سەراسەری ئێرانە پێکێنەوە. ئەمە لە واقعدا تەداوم دەدات بۆ مبارزەیە و دەتوانێت هێزی سەرکوتگەری ڕژیم کە تەنیا ئامرازێکە بەدەستیوەتی بتوانێت فەلەجی بکەن. بێگومان ئەمەش ڕوو ئەدات لە ئیدامی خۆیدا. هەر ئێستا ئێمە دەبینین ئاسەوارەکانی معلومە و دەیبینین کە ئەوانش بگورن ئەو هێز و بێسنوورەیان نییە. ئەوان لە مقابل ڕۆژ بە ڕۆژ لە مقابل خەڵکیی ناڕازی بەو وەزعەتی مەوجودان، ناڕازی بە شرایەتی ژیانیان، ناڕازی بە ئیمکاناتێکە لێ بەهرەمەندن، حقوقێکە لێ بەهرەمەندن، هەمووی ئەمانە تەئسیر و کاریگەری خۆیە و بێگومان لە ئیدامی خۆیدا دەتوانێت ئەو تەئسیر و کاریگەریە ببێت. کەوابوو ئەوەی کە ئیمڕۆ لە کوردستان و هەروەها لە سەراسەری ئێران ڕوویدا نیشانی داکە ئەم بزوتنەوەیەک نییە، بە دوو هەڕەشە و گوڕەشە، بە دوو نمایشی خیابانی، بە دوو توزانم لە ڕێگەی ترساندن و تۆقاندن بیهەوێ پاشەکشێ پێ بکەن. ئەمە حاصلی ئەو هەموو مبارزاتەیە کە لە ساڵانی ڕابردووە بووە و بە تۆری واقعی کاگەمیتە خەڵک گەشتێتە گیانیان، دەزانن ئیتر ڕێگایکی تر نییە. ئەم ڕێگا دەبێت بپێوێن. دیارە ئەم ڕێگا پێوانە هەرچی بە لەگەڵ وشیاری و ئاگاهی وەلعینە حاڵا سازماندەهی وەلعینە حاڵا تەلاش بۆ ئەوەی کە نۆعێک لە ئاعترازات و مبارزات نۆعێ بچێتە بێت کە خەڵکی زۆرتری پێوەست بێت. ئەمە ڕێگایە کە دەتوانێت چۆک بە جمهوری ئیسلامی دابدات و بە بڕوای من ئێمە ڕێگەکەمان دەست پێ کردووە. ئەو حرەکەتانەی ئەم ماوەیە و ئەمڕۆ نیشانیدا خەریکین لەو مەسیرەدا دەچینە پێشەوە و بڕوای من دەتوانێت نەوید بەخش بێت، دەتوانێت ئومیدوار کۆنەندە بێت و ئەمە ترسی خستوەتە سەر کۆماری ئیسلامی و کەوتوتە ئاوا پەلەقاژە کردن.
بەڵێ حاوڕە جەماڵ ئەمڕۆ دیتمان کوردستان جارێکی کە خرۆشە دەور و نەخشی کوردستان زۆر بەرچاو بوو لە ماوەی ئەم چەند ڕۆژەداوە لە ساڵانی ڕابردووشدا هەر دەری خستۆ و نیشانی داوەکە هەمیشە کوردستان یەک پارچە ڕخۆی ڕێکخستووە بە تایبەت لە مانگرتنداوە لە خۆپیشاندان و ناڕزایەتیدا. پرسیارەکەم لێرەدا ئایا کوردستان ئێستاش دەوری سەرەکی هەیە؟ بە بڕوای من یەک شت دەبێ بزانین کە لە ماوەی 43 ساڵی دەسەڵاتی نگریسی کۆماری ئیسلامی دیارە خەڵکی ئێران بەگشتی پێی معتەرز بوون، پێی نگەران بوون، بەڵام ئێعتراز و ناڕزایەتی خەڵکی کوردستان بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئاشکراتر بوو، ڕۆشنتر بوو، وازەحتر بوو بە چەند دلیل. بەو دلیلەی کە جامعەی کوردستان هەر لە ڕۆژی ئەوڵەوە بە کۆماری ئیسلامی نەیوت و ئەم نەوتنە نەیکی لەو ماوەی 43 ساڵەدا هەر ئیدامیدا دیارە بە ئەشکاڵی جۆر بە جۆر گەلێک مەحدودیت توانیشی بواتۆتە پێشەوە، بەڵام هیچ وەخت وازی لێ نەهێناوە و تەلاشی کردووە ئەم نەوتنە بە کۆماری ئیسلامی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی مدام بە شێوەگەرێکی جۆر بە جۆر ئیدامە پێدا بکات و بەم معنایە دەتوانین بڵێن کە کوردستان لە ماوەی ئەم 43 ساڵەدا بە تۆری واقعی مەشعەلدار و پەرچەمداری نەوتن بە کۆماری ئیسلامی بوو. ئەمە واقعیەتێکی حاشا هەڵنەگرە. دەلایلەکانیشی چییە؟ دەلایلەکانی ئەوەیە کە ئەم کۆمەڵگایە کۆمەڵگایەکی سیاسیە. یعنی چی؟ یعنی وشیارە، ئاگایە، دەزانێت هەنگاوەکانی چۆن دەپێوێ، دەزانێت ئەمڕۆ چ دەکا، سبحینێ چ بکە، دەزانێت لە نەتیجێ هەر حرەکەتی کە هەڵی دەسەنجێنێ و دەزانێت چۆن ئیقداماتی کۆماری ئیسلامی خونسا بکاتەوە. لە عین حاڵە کە هوشیارە تەلاش دەکات ئەم حرەکەتانی خۆی لە ڕۆی سازماندهیەوە بباتە پێشەوە و دەزانێت و لە نەتیجێ ئەم حرەکەتاندا هەنگاوێک دەچێتە پێشەوە کە سازماندراو بێت و بەم ڕێگا خەڵک بەرەو هاوپشتی هاودەنگی هەواهەنگی بباتە پێشەوە و لە عین حاڵیشا تەلاش دەکات کە مبارزاتی خۆی جۆرە بەرێتە پێشەوە کە ژمارەیەکی زۆرتر خەڵک پێوەست بن و حرەکەتێکی جەماوەری بێت. جەماوەری بوون یەکێک لەو خستڵتانەیە کە لە کوردستانە ئێمە دەیبینین و دەیبینین لە توولی چەند ساڵی ڕابردوودا تەنیا ژمارەیەکی مەحدود نەبوون، تەنیا هێزە سیاسیەکان نەبوون ئەگەرچی کاریگەری خۆیشان بوو، بەڵام بە تۆری واقعی جەماوەری خەڵکی کوردستان، بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان لە چین و توێژە جیاجیاکاندا لە حرەکەتەکانی خۆیانە ئەم نەوتنەی کە ڕۆژی ئەوەڵ بە جمهوری ئیسلامی وتویانە بارها و بارها لەسەر ئەو خصلەتانە کە بوویانە سیاسی بووە، هەنگاوەکانیان وشیاران و ئاگاهانە بووە، بەرەو ڕێک خراوبوون چووە، جەماوەری تر هەرچی زۆرتر جەماوەری تر بووە. بەنابەرین بە ئێمە دەڵێت کە ئێستا بە تۆری واقعی هێشتاش ئەم خستڵتانی خۆی ڕاگرتووە خەریکەمە ئەمە ئیدامادات و ئەمەی کە ئیمڕۆ ئێمە دیمان لە کوردستانە بەگشتی نیشانی ئەو بلوغە سیاسیە لە نێو هەڵسوڕاوانی سیاسی، فعالینی سیاسی، چالاکوانانی مەدەنی و بەگشتی خەڵکی کوردستان دەبینی و بە بڕوای من ئەمە ئێستا ئیتر کوردستانی نەماوە، ئەمە پەرەی سندووە و ڕۆشتووە و ئەم دەنگە، ئەم بۆچوونە، ئەم جەهەتە، ئەم نەوتنە ئێستا ئیتر کوردستانی نەماوە، پەرەی سندووە بۆتە سەراسەری ئێران، لە زۆربەی شارەکانی ئێران، لە زۆربەی شەقامەکانی شارەکانی ئێران. ئەم نەوتنەی کە کوردستان پێشقراوڵی بوو، کوردستان پەرچەمداری بوو، ئێستا لە ئاستی ئێرانە دەنگەداتەوە و ئێمە دەیبینین هاوکات و هاودەنگ لەگەڵ خەڵکی کوردستان، خەڵکی سەراسەری ئێران هاتوونێتە پای ئەم نەوتنە و ئەوانیش بە ئەشکاڵی جۆر بە جۆر تەلاش دەکەن کە ئەم نەوتنە بەرزکەنەوە و تەبیعەتەن هەرنەوە تەلاشی کۆماری ئیسلامی بۆ تەفرەقە خستن. ئەمە نوکتێکی مهمە کە بە بڕوای من لەم دەورەدا ئێمە شاهیدی. کۆماری ئیسلامی هەمیشە تێکۆشاوە کە تەفرەقە بخاتە نێو خەڵکی ئێرانەوە
بە بیانی جۆر بەجۆر لە مەزهەبەوە بگرە تاکو ملیەت و تاکو هەر شێوازێکی تر ویستۆتی تەفرەقە بخاتە بەڵام ئێستا ئێمە لە حرەکەتەکانی ئەم دەورەیەدا دیمان کە ئەو کوردستانی کە کۆماری ئیسلامی بە تەزیە تەڵەب و نازانم بەونەوە ئەشتانە دەیهەوێت جای کاتەوە لە مبارزاتی خەڵکی ئێران دیمان لە زۆربەی شارەکانی ئێراندا کوردستان چشم و چراغی ئیران دوپاتکراوە و ئەمە جوابێکی نەبوو گەرمەیە ئەوە بڵم ئەم نەوتنە بەم معنایە خەریکە جەماوەری دەبێتەوە لە سەراسەری ئێران و خەریکە ڕێگاکەی خۆی دەپێوێت و ئەویش دەڕوا بەرەو ئەو ئاقارە کە بتوانێت وشیارانە ئەمەلکات ئاگاهانە ئەمەلکات بتوانێت ڕێکخراوتر ئەمەلکات و بتوانێت جەماوەریتر ئەمەلکات ئێمە ئەوە کە باسم کرد لە ئەوڵی قسەکان بۆ خەریکین ئەو مەسیرە دەپێوین و بە بڕوای من بۆیە دەڵم ئەم نەوتنە تەنیایی تر مختص بە کوردستان نەماوەتەوە بە سەراسەری ئێران ماوەتەوە ئەو هاوپشتی ئەو ماوەیە ئەو دەورەی ئەوەی نیشانداوە بۆیە بە بڕوای من نەوید بەخشە ئومیدوار کنندەیە و دەتوانێت دڵخۆشکننده بێت بۆ داهاتووی ئەم شۆڕش و ئەم مبارزەیە. بەڵێ کاک جەماڵ خۆشتان باستان کرد کە کوردستان جیاوازە چ لە بواری جەماوەری بوونی چ لە بواری ڕێکخراوبوونی ئایا ڕاپەڕینی گەلانی ئێران ینی لە ئاستی ئێراندا چۆتە قۆناغی ڕێخستن ڕێکخراوبوون؟ بە بڕوای من بە دەرەجەیەکی زۆردارە خۆشتا زۆر ماوە ئەوەمان دەبێت لە بەرچاو بێت زۆرمان ماوە و لە عین حاڵیشە هێشتا بە تۆری واقعی ئەو زەخیرەکە شۆڕش هەیەی لە هاتنە مەیدانی جەماوەری ملیونی خەڵکی ئێران هێشتا بەوە نەگەیشتووە بەڵام خەریکە ڕێگا دەپێوێت خەریکە بەرەو ئەوە دەڕوات بۆیە من دەڵم ئومیدمان پێ هەیە و دڵخۆشکەرەیە بەم لە حازانەوە بە بڕوای من حرەکەتەکانی ئەو ماوەیە لە سەراسەری ئێرانیش نۆعێک لە خۆڕێخستن نۆعێک لە سازماندهی پێوە دیارە و تەنانەت نۆعێک لە ڕێبەرایەتیکردنیشی پێوە دیارە ئێوە چاو لێ بکەن کە ئەو ئاعترازاتە بلافاصلە لە شارە جۆر بەجۆرەکان هەمزەمان بەڕێوە دەچێت شعارەکان چاو لێ بکەن ئیجازە نەداوە حرەکەتێکی زۆر ئاگاهانەیە لە شعارهای مەزهەبی و ئەو نوع ئەشتانە ئەسڵەن یا بەدەگمەن یا ئەسڵەن تێدانە شعارێ مربوط بە ئالترناتیڤهای جۆر بەجۆر ممکنە پێیان خۆش بێ مەترح بێ بەڵام نایبینین ئەوە و ئەمە بە ئێمە دەڵێ هەمووی ئەمانە بە ئێمە دەڵێت کە بەڵێ لە ئێرانیش ئەو بەو نەوتنە محکەم و قایمە بە ملحق بوون پاش ئەوەی کە چەندین دەورە لە بربەرەکانی خۆیان لە تەغییر لە کۆماری ئیسلامی ڕێگەی سندوقەکانیان هەڵبژارد بەڵام ئیتر متوجه بوون کە ئەوە کارساز نییە بەو نەوتنێکی قایم محکەم وەسڵ بوون و هەموو ئەو حرەکەتانەی ئەو دەورەی ئەخیرە چ لە شعارەکانیان چ لە تەزاهورات و خۆپیشاندانەکانیان وە بە تایبەت لە هاوبەستگیان بە ئێمە دەڵێ خەریکە بەرەو ئەوە دەڕوا کە نۆعی خۆڕەخستنی تێدا بێت بە ئیتکا بە سەرهێزی خۆی نۆعێک تەلاشی تێدا بۆی کە حرەکەتێکی ئاگانە بۆی کوتوان هەرچی زۆرتر جەماوەری پێوەسڵ بێت کاک ئەمیگیان لەو چەند ڕۆژەدا ئێمە خەریکین دەبینین سەرەتای پەیوەستبوونی هێزی بەرینی کرێکاران بەم ئێترازاتانە دەبینی ئەمە بە بەڕوای شتێکی مهمە کرێکاران لە مەراکزی تەولیدی خەریکن واردی ئەو ئەرسە لە مبارزە دەبن جاد کە لە ئەوڵە وتم تەداوم و ئیدامەدانی ئەم مبارزاتە بەرەو ئەوە دەڕوات ئەمە نمونەیەکەتی لە ئیدامەی ئەم مبارزاتەدا وەختارێکیان دەبینین کرێکاران لە بەشە جۆر بەجۆرەکانی تەولیدی و خەدەماتی ملحق بوون بەم ئێترازات و مبارزاتە و ئەمە بە ئێمە دەڵێ بەڵێ لە ئێرانیش ئێمە خەریکین ئەو جەهاتە دەبینین و خەریکین ئەو جەهاتە دەبینە پێشەوە بۆیە لێرەدا تەلاش بوو ئەوەی کە ئەمە ئەم حرەکەتانە هەرچی زۆتر هەماهەنگ بن هەرچی زۆتر پێکەوە کار بکەن هەرچی زۆتر پێکەوە هەمبەستە بن و هەرچی زۆرتر تەلاش بکەن بۆی کە سەرنجام هێزی ملیۆنی خەڵکی ئێران بێتە سەر شەقامەکان ئەو کاتەی تر دەتوانین بڵین کە بە ئامانجی خۆی گەیشتووە ئێستا ئێمە لە ڕێگە دەین بۆ ئەوە کۆماری ئیسلامی شەمە دەزانێت
کۆماری ئیسلامی زۆر باش دەزانێت چۆنیەتی بربەرەکە تۆتم شابکەن لە لەشکرکشیە کە کردوێتی بۆ سنوورەکان و لە تۆپباران و موشکباران و یا ئەو فاجعەیە کە لە زاهدان قۆمانی و یا ئەو تعڕۆزا ئەو سەرکوتگەریە بێڕەزایە کە لە شارەکانی جۆر بەجۆر ئەجملە لە کوردستان دەکات دەیەوێت جبهەیە بکاتەوە دەیەوێت ئەمە بە ئەنجام نەکات دەزانێت مەریجی لەوەدایە دەزانێت کە ئێستا هێزی سەرکوتیشی تا ئاخر بۆ نابێ بە ماڵ وەختاریکان ئەو هێزی میلیونە بڕژێتە سەر شەقام و ئەم مەسیرە خەریکە ئیدامە پێدا دەکا احتماڵی زۆرە بەو نەتیجێ بکات ترسی لێ نیشتووە و بۆیە دەستەکە بۆ نەوەکارانە ئەجملە ئەو کارانەی کە باسم کرد. بەڵێ کاک جەماڵ لە قسەکان تادا باسی کرێکارانی پێترۆشیمی کە زۆر ئومێد بەخشە وردە وردە خەریکن پێوەست دەبن بەم ئاخێزەوە پێتان وایە ئەگەر بە پەیوەستبوونی ئەم کرێکارانە بەرژەوە ینی وەکو بڵین هاوسەنگی هێز لە بەرژەوەندی ڕاپەڕینی گەلانی ئێران بگۆڕدرێت ترسی ڕژیمیش کە بە خۆتان کوتان لەوەدایە کاگەمین هەر ئێستا هاوسەنگی هێز گۆڕاوە هەر ئیمڕۆ کە من و تۆ بەیکۆ قسە دەکەین هاوسەنگی هێز گۆڕاوە حتا بڵێن مەسەڵەن ئۆرزاعەکە مەسەڵەن بە جۆرێک کۆتاییشی بێ هەر ئیمڕۆ جمهوری ئیسلامی ئەو جمهوری ئیسلامی نییە ئەو دەسەڵاتەی نییە ئەو قودرەتەی نییە ئەو ئیقتیدارەی نییە هەر ئێستاش گۆڕاوە و ڕۆژ بە ڕۆژ ئەم هاوسەنگی هێزە دەگۆڕێت ئەمن پێم وایە تۆ مقایسەی هەر ئیمڕۆ بکە لەگەڵ ڕۆژەکانی ئەوە ڕۆژەکانی ئەوەڵ دوای مەرگی زۆر بێ بەزاییانەی ژینای عەزیز ئەوە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بانگەوازی ئەوەکە ئێستا کێ کردی ئێستا هەڵسۆراوان و فعالینی مەدەنی لە ئێران بە هەمانگی لە کوردستان بە هەمانگی لەگەڵ ئێران کردویان تۆتم شاکە وردە و خەریکە ئیتلائیە و بەیانیە و خۆ ئامادەکردن و خۆڕەخستن لەنێو بەشە جۆر بەجۆرەکانە خەریکە خۆسەر هەڵدێنێتەوە تۆتم شاکە خەریکە کرێکاران دێنە ناو مەیدان ئەمانە هەمووی بم بە ئێمە دەڵێ چی دەڵێ هاوسەنگی هێز گۆڕاوە تازە ئیتر ئەوەی کە حتا بە نەزەری من ڕاستە هێشتا ماومانە بەڵام حتا بە نەزەری من مامناوەندی ماجراکەیش قشرێک لە نێو جامادا کە ماتڵن نیگەرانن لەوەی کە ممکنە وا نەبێ وا ببێت خەریکن ئومید پێدا دەکەن و دەزانن ئەم بزوتنەوەیە کە دەستی پێکردووە ئەم شۆڕش گێڕانەیە کە دەستی پێکردووە لە کوردستان و ئێران ڕاستە کۆماری ئیسلامی بەرامبەری دەوێستێ زەختە نوێنێت و ممکنە زۆر بەداخیشەوە تا ئێستا ژمارەیەک جانیان لەدەستداوە کە دەبێت هەرچی زۆرتر کەمتر بێتەوە بەڵام خەریکن وردە هین دەکەن ینی تەکلیفی خۆیان ڕۆشن دەکەنەوە خەریکن وردە متوەجێ دەبن کە ئەم شۆڕشە لە ئیدامەی خۆیدا بەرەو ئەوە دەڕوات کە عمری کۆماری ئیسلامی کۆتایی ببن تەنانەت ئێمە لە نێو هێزەکانی کۆماری ئیسلامیشە ئەمە دەبینین ڕاستە هێشتا بەربڵاو نییە هێشتا زۆر وەسیع نەبێتەوە بەڵام ئەمە دەبینین کەوابوو بە بڕوای من هەر ئێستاشی هاوسەنگی هێز گۆڕاوە ئەم لەم شەڕەکە لە ئێراندایە شەڕ لە بینی خەڵک لەلایەک و کۆماری ئیسلامی لەلایەک دەستە و پەیوەندەکانی ئەم شەڕە ڕۆژ بە ڕۆژ خەریکە جبهەیەک بەهێزتر دەبێت ئەوی جبهەی خەڵکە بە هاوپشتیان بە یارمەتیدان بە یەکتر بە درێژەدان بە ئێترازات و مبارزاتیان بە بەکاربردنی شێوەهایەکی جۆر بەجۆر لە مبارز و ئێتراز و بە ڕێکخراوبوونی خۆیان بەوەی کە بەشێکی هەرە زەوتر خەڵک واردی مەیدان بکەن هەموو ئەمانە بەرە ئەوە دەڕواکە و هاوسەنگیە هەر ئێستاشی گۆڕاوە بەڵام لەمە بە دواشی زۆرتر بگۆڕێت تا نەهایەتەن قەتعی دەبێتەوە. بەڵێ کاک جەماڵ ئێوە باسی تەفرقەتان کرد کۆماری ئیسلامی زۆر حەولدا کە تەفرقە بخاتە نێو نەتەوەکانەوە ئەم یەکگریزی و یەکگرتوویە و هاودڵی کۆمەڵانی خەڵکی ئێران لێ کەڵوەشێنێ حتا باسی ئەوەشتان کرد کە هاتە سەرسنوورەکان موشکبارانی لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی کە لە هەرێمی کوردستاندا کرا لەمەدا شکستی خوارد دیتی ئەم یەکگریزیە ئەم یەکگرتوویە بەوانە
ناشێوێت ئەم کەلێنە ناتوانێت بخاتە نێو کۆمەڵانی خەڵکی ئێران. خەڵکی ئێران ئێستاش هەر هاودڵن یەکگرت و یەکروزی خۆیان تێک نەداوە. بەڵام هەر ئێستاکەش خۆتان لە قسەکانتاندا ئاماژتان پێدا کە هێزێکی زۆری هێناوەتە سەر سنوورەکان. مەبەستی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا ئەم هێز هێناردنی کە لەسەر سنوورەکانە چییە؟ ئایا هەدەفی فقط ئۆپۆزیسیۆنەکە لە هەرێمی کوردستاندا یا مەبەستی تری لە پشتە؟ وتم لە قسەکانی پێشوا کوتم کە کۆماری ئیسلامی خەریکی شەڕە، ئەوە بۆ چاک دەزانێت لە شەڕ لە ناوخۆی لە شەقامەکانی شارە جۆر بە جۆرەکانی ئێران لێنە ڕوبەڕوو بووتەوە لەگەڵ خەڵکێک کە کوتم خەریکە وردە وردە بەرەو ئەوە دەڕوات کە هێز پەیدا بکات، ئیمکانات پەیدا بکات، مەلزوماتی ئیدامەی خۆی و بە سەرنجامگەیشتنی خۆی پەیدا بکات. ئەمە دەزانێت بەنابەرین دەیهەوێت بە جۆرێک ئەمە منحرف کاتەوە، بیستی شەڕێک لە خوزستان دەست پێ بکات کە بەداخەوە فاجعەیەکی زۆری لێ قۆما و ژمارەیەکی زۆر گیانیان لەدەستە. دەی دوای ئەوە ئێستا کوردستانی هەڵبژاردووە بە موشکباران و تۆپبارانکردنی ئەوانە ویستی مەسەڵەن زێهنەکان متۆجەی مەسەڵەن شەڕێک لەگەڵ ئەحزابی ئۆپۆزیسیۆن کە مەسەڵەن مەرزەکانیان خستوەتە خەتەر و ئەوانە بۆ بیانەوە دەست پێ بکەن. ئەویش هەوا کە تۆ باست کرد بە نەتیجە نەگەیشت. بەڵام بە تۆری واقعی واز ناهێنێت. ئەو باسمان کرد تەنیا ئامرازی سەرکوتە، ئامرازی هێزە کە بەدەستیوتی هیچی تری نییە. بەنابەرین سایەکە ئیستفادەی حەدی ئەکسەریان لێ بکات کەوابوو واز نایێنێت. مەسئلەی حضوری ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لە باشووری کوردستانی کردوتە بە بیانوو بۆ ئەوەی کە جبهەیەکی تر بکاتەوە و تبدیلی کا بە شەڕێک بۆ ئەوەی کە لە خیابانە لە شەقامەکانە لە مانگرتنی خەڵکە لە پەرسەندنی ئێعترازات و ناڕزایەتیەکانی خەڵک هەر ئێستا کە من و تۆ بەیەکەوە قسەکەین لە زۆربەی شارەکانی ئێراندا بەردەوامە بۆ کەمهێنانی بەرامبەر بەوە و ناتەوانی بەرامبەر بەوە دەیهوێت ئەم جبهەیە دروست کات و بتوانێت لەم تەریخۆ بتوانێت ئەو مبارزاتە ئەو ئێعترازاتە دابمرکێنێتەوە. بەڵام لە عینە حاڵیشە چەند سیاسەتی تریش ڕچاو دەکە. یەکەم جگە لە ئەوەی کە باسمان کرد مەسئلە ئەوەیە کە لە مەعادلاتی منتەقەدا وایوا لەو ئاڵۆگۆڕانەکە لە منتەقەدا هەیە، ئەو ئاڵۆگۆڕانەکە لە عێراقدا هەیە، لە مەعادلاتی منتەقەدا ناوێت بێجێگە و ڕێگە بێ و تەلاش دەکات لەم فرسەتە ئیستفادەکە بە بیانووی مەسئلەی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد دەیەوێت ناردنی هێز بۆ نەواری مەرزی جگەلەوە ئەو نمایشە بدات و خەڵکی پێ بترسێنێت لە عین حاڵە جێگە و پێگەیەکیش بۆ خۆی لە داهاتووی معادلاتی سیاسی لە منتەقەدا بە تایبەت کە ئێستا وتم ئەو ئاڵۆگۆڕانیش لە عێراقا لە جریاندایە و هەروەها مەسئلەی بەرجام و زۆر فاکتۆری تر کە هەیە لە جریاندا لە منتەقەدا بتوانێت دەست و ئەوە پەیدا کرد. کاک ئەمیر پێم خۆشە ئەگەر یازم بدە یەک شتی تریش پێی زیاد کەم لێرن. بە نەزەری من لە عینی حاڵە ئەمە لە تەوافۆقێکی نانوێشتە ئێمە لێ نازانین بۆیە دەڵم ئاگامان لێ نییە، بەڵام لە تەوافقێکە هەیەە لەگەڵ دەوڵەتی تورکیە و تەنانەت دەوڵەتی عێراقیش و ئێستا سووریێش باحاڵ ئێستا ئەو هینەی جارانی نەماوە، بەڵام باحاڵ تەوافقاتێکە هەیە لە بینی ئەم دەوڵەتانە مەسئلەی کورد مەسئلەی جددیانەوە دەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان تەلاش بکەن بۆ ئەوەی کە ئەم مەسئلەیەدا بمرکێنەوە. پێیان وایە ئەم مەسئلە دانەمرکێتەوە ئەوان سوباتی سیاسیان دەکەوێتە مەترسیەوە. هەر ئێستاوە دەوڵەتی تورکیە بەشێک لە باشووری داگیر کردووە، دەوڵەتی ئێرانی چاوی لێ دەکات و هێزی هێناوە و لەوانەیە تەلاش کات بەشێک دابڕێنە بۆ خۆی. دەوڵەتی ئەمانە هەمووی بە چراسەوزی دەوڵەتی عێراق کراون، هەمووی لە بەرچاوی ئەوانە کراوە و ئەمە بە ئێمە دەڵێ پلانێک لە کایەدایە، پلانێکی نێو دەوڵەتی لە کایەدایە
لە ناوچەکە دژی مەسئلەی کورد و ئەجملە دژی باشووری کوردستان. تەنیا ئەمە دژایەتیکردن نییە لەگەڵ خەڵکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان، دژایەتیکردنە لەگەڵ خەڵکی باشووری کوردستان، دژایەتیکردنە لەگەڵ خەڵکی باکووری کوردستان و ئەمە تەلاشێکە کە ئەم لە قەدیمی شۆگە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەم دەوڵەتانە پێکەوە لە ئەتلافێکا پێکەوە بوون ئەلەیهی مەسئلەی کورد و ئەمانەیان خەریکە وردە زیندوو دەکەنەوە ڕاستە تەزادیشیان هەیە بەیەکەوە، ناکۆکییان هەیە بەیەکەوە، ئێرانی تورکیە ناکۆکییان هەیە بەیەکەوە، بەڵام لەو تەزات و ناکۆکیەدا ئەوان بەرامبەر بە مەسئلەی کورد و بەرامبەر بە ویست و داخوازەکانی خەڵکی کورد یەکدەنگن، یەک نوع هەماهەنگی هەیە لە نێویاندا و نوعێک تەلاش بۆ ئەوەی کە ئەمە بخەوێت بە قازانجی خۆیان دەزانن و ئەمە بتوانێت لە موقعیتێکی زۆر خراپتردا قرار بگرێت. آخر معقول نییە دەوڵەتی ئێران، حکوومەتی ئێران دروست لەو دیوی مەرزەوە خەڵکی کورد بکوژێت، ئیعدام کات، قەڵاچۆیان بکات، بەڵام لەم دیوە دۆستی خەڵکی کورد بێت. ئەمە معقول نییە و هەمووی ئەمانە بە ئێمە دەڵێت جگە لەوەی کە بەم حرەکەتە کە کۆماری ئیسلامی کردی بۆ چاوترساندنی خەڵک، بۆ بربەرەکانی لەگەڵ ئێترازات و ناڕزایەتیانە، بۆ ئەوەی کە جبهەیەکی تر بکا بێوێ ذهنی تر بەرێت شوێنی ذهن منحرف کات و لە عینی حاڵە تەلاش بۆ ئەوەی کە جبهەیەکی شەڕ دروستکات و هێز بنوێنێت و خەڵک چاوترسنکە، بەڵام لە عین حاڵە ئەمە ئەهدافێکی هەیە لە ئەهدافەی بۆ جێپێداکردن و لە عینی حاڵە لە درێژماوەدا تەلاش بۆ ئەوەی کە مەسئلەی کورد نەتەنیا لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵکو لە شوێنەکانی تریش کەس بێتەوە وەلەو موقعیتە بەرخوردار نەبێت. بۆیە ئەمە ئەرکێکە کە ئێستا دەکەوێتە سەرشانی خەڵکی باشووری کوردستان، خەڵکی باکووری کوردستان، خەڵکی ڕۆژاوای کوردستان. ئەمە تەنیا حکوومەتی ئیسلامی و لەگەڵ خەڵکی ئێران ڕوبەڕووی ئەوانە نییە، ئەمە کۆماری ئیسلامیە تەنیا لەگەڵ ڕۆژهەڵات دەرگیرە نییە، ئەمە کۆماری ئیسلامیە لە نەقشەیەک و پلانێکە جگەلەوە بەڕاستی دژی ئەوانە و بەڕاستی دژی خەڵکی ئێران و خەڵکی کوردستانە، بەڵام لە عین حاڵشە دژی خەڵکی مەسئلەی خەڵکی کورد، ویست و داخوازی خەڵکی کورد و ئاوات و ئارزوەکانی خەڵکی کوردە لەگەڵ باقی دەوڵەتەکانی تر کەوابوو هەڵوێست وەرگرتن بەرامبەر بە مەسئلەیەکی جددیە بە بڕوای من و ئەمە ئەرکێکە کە ڕاستەخۆ بە خۆمان دەگەڕێتەوە و جێگەیەکی بیری لێ بکەینەوە و تەلاش بکەین. بە تایبەت من ڕووم لە خەڵکی شۆڕشگێری کوردستانە لە باشوور، باکوور، ڕۆژاوا و چالاکوانانی مەدەنی، ڕێکخراوە مەدەنیەکان تەلاش بکەن ئەو حرەکەتەی کە کۆماری ئیسلامی ئەمڕۆ دەیکات بۆ هاتنی هێز بۆ سەرسنوورەکان و جۆڵە پێکردنی بۆ ئەوەی کە بێنە ناو هەرێمی کوردستان، تەنیا مەسئلە بیانوویە بەرامبەر بە ئەحزابی کوردی لەوێ بیانوویە، ینی زۆر ڕۆشنە کە ئێمە وەکو هێزێکی مسلح لە کوردستانە بارها باسمان کردووە، ئێمە سیاستمان ڕۆشنە بەرامبەر بە شەڕی چەکدارانی، ئەمە بە دەلایلێکی ڕۆشن کە زۆریش تۆزیح دراوە ئەم عەرزەیە لە مبارزە ئەگەر چی تەقوێتی دەکەین بەهێزی دەکەین، بەڵام جاری ئیستیفادەی لێ ناکەین، ئیستیفادەمان لێ نەکردووە. ئەمە یەک. دووش نەمان ویستووە هیچ گونە لەلایەن ئێمەوە باشووری کوردستان پشتی جبهەمان نەبووە، نەمان ویستووە هیچ گونە مشکلەیەک بۆ خەڵکی کوردستانی باشوور بێتە پێشەوە. ئەمە بیانوویە، هەواکە دەوڵەتی تورکیەش بیانووی دەگرێت و ئەم بیانوانە ئێستا بووەتە ئامرازێک بۆ ئەوەی کە بتوانن ئەوان لشکرکشی خۆیان بۆ هەرێمی کوردستان تەوجیه بکەن، بەڵام لە واقعدا دەبێ لێکی بدەینەوە، بە قۆڵێک بیری لێ بکەینەوە و بزانین کە ئەمە ڕاستە زاهرەن بیانوویە بۆ و ڕاستە کۆماری ئیسلامی تێتە کۆشێکە بەم جۆرە جوابی ئەترازاتی ناڕزایەتی ناوخۆی بداتەوە، بەڵام لە عین حاڵ مەسئلەیەکە دژی کوردستانی هەموو خەڵکی کورد و ویست و داخوازی و ئاوات و ئارزوەکانی خەڵکی کورد. بەڵێ کاک جەماڵ باسی دام و دەستگای سەرکوتت کرد، خۆشتان ئیشارەتان لە قسەکانتاندا ئاماژتان بەوەدا کە بۆچی لە کوردستان و بە تایبەت لە زاهیدان کە ئەم کارەساتی خوڵقاند
ینی سەرکوتەکەی زۆر شەدیتر لە باقی شارەکانی دیکە بوو. بەڵام ئەمڕۆ لە دوو ویددیۆ دیتمان بەتابەت لە بۆکان کە پامیشمان بۆ هات ئەمڕۆ تەقەی ڕاستەوخۆی لە کچانی دەبیرستانی کردووە لە شاری یەزد کچانی مەدرسەی ئیبتدایی گازی ئەشکاوەری خستۆتە نێو حەوشەکەیان. پرسیارەکەم لێرەدا ئەم هێزی سەرکوتە ئاوا هەیە ماندوو بێت بوەستێت یا ئەسەن دەبێت چی بکرێت کە ئەم هێزی سەرکوتەی نەمێنێت؟ هەموو دەوڵەتانی دیکتاتۆری تو چاو لە مێژوو بکە لە هەموو دەوڵەتانی دیکتاتۆری هێزی مسلح بایەخیان پێداوە. دلیلەکەیشی ئەوەیە کە بە ئیتکابەوە توانیوانە خۆڕا بگرن. ئەخە خەڵک دەسەڵاتێک کە لە ڕووی ئاعتمادی خەڵکەوە و ئەوانە بێت خۆی پێویستی بەوە نییە. ئەوەیان کردو. کام دەوڵەتی دیکتاتۆری دنیا توانوێتی بمێنێتەوە کە کۆماری ئیسلامی بمێنێتەوە یاک دانیان بۆ ناوبەر. ئەوانەی کە زۆر بەهێزتر بوون، زۆر بە ئیمکاناتتر بوون، زۆر ئیمکانات و کەلوپەلی سەرکوت و خلاصە هەموو شتێکیان هەر لە بەرچاو خۆمانە، هەر لە بەرچاو خۆمانە لە دەوروبەری خۆمانە. دەوڵەتی شە کەم دەیانگوت هێزی پێنجمە لە دنیادا بەلحازی هێزی سەرکوت و هێزی ئامادە بە کار و شوزانم بۆ ئەوی کە بتوانێت سەرکوت کە سەدام حسین دەوڵەتی بەعسی عێراق و دەوڵەتی سووریە کە بەتە ئێران و ڕوسیە فریای کۆتن و بڵێ بلافاسەز و کێشرا بە شەڕی داخلی و بەداخەوە ئاوالات لە وڵاتانی عەرەبی چاولێک کەم دیکتاتۆر بوو کەم هێزی سەرکوتگەریان بوو بۆ وایلات جاگە قرا بوو وابوو دەبوو مێژوو بوەستێت مێژوو ناوەستێت. هیچ هێزێک بەرامبەر بە هێزی یەکگرتووانە و هێزی کە هاوپشت و یەکگرتوو بێت هێزی جەماوەری خەڵک توانای وەستانی نی. ئەمە تەنیا شتێک نییە بیڵم بەڵکەوە بۆ نمونانە کە دیمان لە دەوروبەری خۆمان و چاو لە مێژوو بکەین هەموو ئەو ڕاستیمان بۆ ڕۆشن دەبێتەوە. کەوا بوو ڕاستە کۆماری ئیسلامی ڕێمێکی سەرکوتگەرە، ڕاستە کە هێزی سەرکوتی لە بەردەستدایە و ئیمکانات لەو ماوەی 40 ساڵەدا تێلاشی کردوم هێزی سەرکوتە بەهێزکە تەقوێتی بکات و تیاری بکات لە هەموو جۆرە کەرەسەیەکی شەر ئاموزشیان بدات و تەنانەت مێشتیان بشواتەوە بە شێوەگەرێکی جۆر بە جۆر بۆ دژایەتیکردن. بەڵام ئەمانە سنووردارن وەختارێکیان هەر ئەو حرەکەتانەی ئێستا ئێمە دەبینین لە شارەکانی ئێران ئەمە ئیدامە پێدا بکات و ئەو حرەکەتانە کە دەستی پێکردووە حرەکەتێکی جەماوەری دەست پێ بکات و بتوانێت ڕێکخراوە بێت بتوانێت بەشێکی زۆری هەرچی زۆرتری خەڵک لە دۆری خۆ کۆبێتەوە بە عیبارەتێ جەماوەری تر بێتەوە. دەی ئەمانە چه هێزێک دەتوانێت بەرامبەر بەمە بوەستێت. بۆیە بە بڕوای من لە ئیدامەی ئەم وەزیەتەدای ئێمە دەوی بینین ئەگەر ئەم مبارزاتە نەچێت بەرەو ئەو جەماوەری بوون، ئەگەر ئەم مبارزاتە و ئەم ئێترازات و ئەم شۆڕشە نەچێت بەرەو ڕێکخراو بوون، ئەگەر نەچێتەوە بەرەو ئەوەی کە لەم ئامرازانی خۆی ئیسفادەکات ممکنە سەرکوتی بکات و بە تایبەت ئەگەر نەچێ بەرەو ئەوەی کە بە ئیتکا لەسەر هێزی خۆی هێزی ڕێکخراوی خۆی بێت و ئیجازە نەدات هیچ دەستێکی تێوەربدرێت، بەڵێ ممکنە هینیش بکات کپی بکات. بەڵام ئێوە مقایسێ بکەن لەگەڵ 96 و 98 ئەگەر چی ئەوانیش شۆڕشێکی عەزیم بوو و زۆر دەستکەوتی بوو و ئەمە کە ئێستا دەبینین حاصلی ئەو مبارزاتی ئەو 40 ساڵێ و ئەجملە ئەو 96 و 98 بەڵام ئەوانە پاش ماوەیەک کپ بکران بە دەلایلی جۆر بە جۆر. یا ئێوە تەوەجوو بکەن کە مەسەڵەن دانێ وەکو خامنەیی دەهات و هێندە قسەی هەڵێت و پەڵێتی دەگوت هێندە هەڕەشەی دەکرد تقریبان کپ دەکرا. بەڵام ئێستا بوانە بوو ئێستا خامنەی دێ قسە دەکات ڕۆژی دوایەکەی خراپتر.
ئێستا دێن موشکباران و تۆپباران و نازانم ئەوە دەکەن ڕۆژی دوایەکەی خراپترە ئێستا دێن جنایەت وەکو ئاوا لە زاهدان دەخۆڵقێنن ڕۆژی دوایەکەی خراپترە ئێستا دێن بێڕەزا بە زۆر بە شێوەیەکی وحشیانە پەلامار دەبنە خەڵکی ناو مەدرسەکان و ئەوەی کە تۆ باست کرد ڕۆژی دوایەکەی خراپترە ئەوەی دێن لە شاری سنە تەقی ڕاستۆخۆ لە خەڵک دەکەن ئەزیەت دەکەن خەڵک دەدەنە بەر پەلامار ڕۆژی دوایەکەی خراپتر بۆ مانایە زۆرتر پەرەیسەندووە زۆرتر خەڵک متوەجە بوون کە ڕێگا ئەمەیە ئیدامەی ئەم وەزێتە بێگومان ماندوویان دەکات و متوەجە دەبێت کە ئەم دەستگا سەرکوتە فەلەجی دەمێنێتەوە بە تایبەت ئەوەی کە ئەم ئاعترازات و بارزادە بتوانێت باسم کرد شاید قسەکانیشم تکراری بێت جەماوەری بێتەوە لە شێوەگەرێکی جۆر بەجۆ ئیسفادە بکات و نەهێڵێت ئەم هێزی سەرکوتە بتوانێت تەلەفاتی سنگین بدات و بە نەزەری من ماندویان دەکات و نەهایەتەن فەلەجیان دەکات و لە کاریان دەخات هەروواکە باسیشم کرد لە مێژوودا زۆر هێزی سەرکوتگەر و زۆر ئەرتش و چۆزانم شتی جۆر بەجۆر بۆ معنایەکە ئامادە بوون بۆ سەرکوتکردنی خەڵک ناتوانین کارێکیانەوە تەسلیم بوون بەرامبەر بە خەڵک. بەڵێ کاک جەماڵ ئەمڕۆ هاوڕێ فەریدون نازری کاگوریا شعرێکی بۆ سنەی قارەمان نووسی ئەگەر هاوڕێ کاروان لە ئۆتاقی کۆنتترۆل بتوانێت ئەم شعرە وەکو کلیپ مونتاژیان کردووە هاوڕیانی بەشی مونتاژ بچین ئەمە ببینی و پشوویەکیش بدەین بە بەڕێستانوە دوو پرسیار ماوە دواتر ئاراستەی جەنابەت بکەین شعرەکەی کاک فەریدون زۆر بە سۆز بوو بۆ سنەی قارەمان نووسێتی هاوڕێ کاروان ئەگەر ئامادەیە ئەم کلیپە بخاتە سەر دوای دێنەوە لای بەڕێستان کاک جەماڵم دوو پرسیارەشان ئاراستە دەکەین. بەڵێ لە خزمەتە. بەڵێ. سلام و عقل بخیر بیستمر متعلقەوە دەرگیری بسیار شدید میان نیروهای سپاه و مردم. سلام و عقل بخیر بیستمر متعلقەوە درگیری بسیار شدید میان نیروهای سپاه و مردم. بەڵێ ببورن کە تۆمابەیە کلیپەکە لەبەر دەست هاوڕێ کاروان نەبوو حتمما لە دوای ئەم گفتوگوی کە لەگەڵ هاوڕێ جەماڵ دەمان بێت بڵاوی دەکەینەوە کتمان با پشوویەکیش بە هاوڕێ جەماڵ بدەین کاک جەماڵ دوو پرسیار ماوە ئەگەر بکرێت پرسیارێکیان هی بینەرێکمانە نووسیەتی هەنگاوی داهاتووی ئەم خەڵکە چییە کە ڕاپەڕیون بەڕاستی ئەوە بڵێم من سەلاحیەتی ئەوە نییە ئەوە باسکەم ینی نابکرێ لە دوورەوە من بڵم ئەمە بکەن ئەوە مەکەن ئەوە ئیشی من نییە ئەوە ئیشی هەڵسوڵاوانی محەلە ئەوە ئیشی کەسانێکن کە بۆ خۆیان لە نزیکەوە لە ماجراکەدان لە خیاباندان لە مانگرتاندان ئەوانن تشخیصدەن و تەسمیمی ئەوانە یا ڕیارون هەرسانگانی ئەوانە ئەمن ناتوانم لێرە بڵم چ بکەن و چ نەکەن بەس ئەوەی کە بە نەزەرم دەگات وەکو پێشنیارە
وەکو مەشوەرەتە دەبێت چاوی لێ بکرێت وێلا هیچ ئەبێ و نابێتی تێدا نییە بەڕاستی مەسلەکەیش زۆر سادە نییە بە دوو کلیمە یان قسەی لێ بکات و مەسەڵەن پێمان وابێ تەواوە قەزیەکە زۆر لاینی جۆر بە جۆر دەگرێتە بەر بۆیە احتیاجی بە ئەوە هەیە کە هەڵسوڕاوانی سیاسی چالاکوانانی مەدەنی ئەو کەسانەی کە لە مەحەلدا هەن چ لە شارەکە جۆر بە جۆرەکانی کوردستان شارە جۆر بە جۆرەکانی ئێران ئەوە بۆ خۆیان بە دراسەکردنی مەسئلەکە هەڵسەنگاندنی مەسئلەکە باشترین ڕێگە و شوێن هەڵبژێرن بۆ ئیدامێ ئەم مەسئلێ بە بڕوای من فقط لە چەند خاڵدا دەتوانم ئەوە باسکەم کە بڕوای من مهمە لە بەرچاوی بگرین یەکەمیانەوەی کە دیارە لە قسەباسەکانی پێشووشما بوو مهمترین مەسئلەیە ئەم ئەترازات و مبارزاتە دەبێت ئیدامە پەیدا بکەن یعنی دەبێت ئیدامەکەی تەزمین بکەین چونکە ئەوە کە باسیشمان کرد ئەمەیە ڕێگەی بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی بە چۆکدا دابێت ئەم ڕێژ بە هیچ شتێکی تر بە چۆکدا نایەت فقط و فقط بە زۆرە زۆری ئێمەش ناچەکە نازانم موشەکە نەپابادە زۆری ئێمە زۆری خەڵک زۆری جەماوەرە کەوابوو ئاعتراز و مبارزەی جەماوەرە کەوابوو ئەم ئاعترازاتە دەبێت ئیدامە پەیدا بکەن بەڵام بۆ ئیدامە پەیداکردنەکەی دەبێت چەند شتمان لەبەرچاو بێت یەکێکیانەوەی کە ڕێگەی سەرکوت لە کۆماری ئیسلامی ببەستین یا تا ئەوجێ بۆمان دەکرێت بە کاربردنی شێوەگەرێکی جۆر بەجۆر هەروەی کە مەسەڵەن ئەم ماوەکرا لە خیابان و کرا بۆ مانگرتن لە مانگرتن بۆ خیابان لە خیابان بۆ ئەو خیابان لەم شوێن بۆ ئەو شوێن ئەوە بە بڕوای من مەسلەیەکی مهمە کەەوە دیارە ئیشی هەڵسوڕاوانە لێ دەبێت بەکاربردنی ئەو شێوانە تەداوم و یا ئیدامەدانی ئەم مبارزاتە نابێ بێڵێن بخەوێت بێت تەلاش بکەین بەکاربردنی ئەو شێوە جۆر بە جۆرانە ئەو تاکتیکە جۆر بە جۆرانە و هەوا کە جارانیش چەند جاریش باسمان کودا ئینعتاف لە تاکتیکەکانمانە بتوانین ئیدامەی ئەم شۆڕشە تەزمین بکەین چ لە کوردستان و چ لە سەتحی سەراسەری ئێراندا مەسلەی بعدی هەماهەنگیە ارتباطی ئەم هەڵسوڕاوان و فعالین و چالاکوانانی چ لە کوردستان چ لە ئێرانە بە جۆرێک ارتباطمان دەبێت پێکەوە بتوانین ئەم ارتباطانە بەرقەرار بکەین و بتوانین هەماهەنگ کارکەین و ئەم هەماهەنگیە کارکردن کۆمەک دەکات بۆی کە جەماوەرێکە لە شەقامەکاندان هاوبەستە بن و ئەو هاوبەستەگیە ئەو پێکەوەبوونا ئەو یەک دەنگیە ئەو یەک شعاریە ئەو یەک خواستە هەمووی ئەوانە بە ئێمە دەڵێ کۆمەک دەکات بۆی کە ئەو هاوپشتە بوجود بێت و ئەمە ئێستا بۆ ئێمە زۆر زۆر مهمە و بەر بە هەر نوع تەفرەقەندازیەک دەگیرێت تەلاش بۆ ئەوەی کە ئیجازە نەدرێت شعارهایەکی ئینحرافی شعارهایەکە ئێستا نوعێک تەفرەقەی تێدایە ئێستا ناخواتەوە لەگەڵ وەزیەتە شعارهایەکە بۆنی ئەوەی لێدێک کە بیانەوێ مەوج سەواری بکەن بە قۆڵێک لەسەر ئەم وەزەتە دەبێت بەربوانە بگیرێت مەسئلەیەکی مهمتر کە لە قسە و باسەکانیشمان نابوون لە نەتیجەی ئەم وەزیەتەدا ئێمە دەبێت بەرەوە ئەوە بڕۆین کە ئەم شۆڕشە لە ئیدامی خۆیدا جەماوەری بێت ئێمە دەبێت تەلاش بکەین بۆ ئەوەی کە هەرچی زۆرتر جەماوەر ئاعتراضات و مبارزاتەکان تەنیا بەستە بە جوانان یا کۆم دانش ئامۆزان یا دانیشتوویان یا ئەو بەشە نەبێت بەشی زۆری کۆمەلگا واردی ئەو مبارزات ئەمەش بەستە بە نوعی مبارزەیەکە کە دەیکەین بەستە بە نوعی ئاعترازێکە کە هەڵی بژێرین تاکتیکێکە کە هەڵی دەبژێری ئەمە زۆر زۆر مهمە شعارێکە هەڵی دەبژێرین کە بتوانێت سەرنج ڕابکێشێت و بتوانێت بە قەولێک هاتنە مەیدان واردی ئەو مەسئلە ئەو عەرسەیە بوون و خۆ لەگەڵ ئەو مەسئلە تەنیا هاودڵی نەبێت خۆ لەگەڵ ئەو ئاعترازاتە وەڕێخەزە ئاسان بێتەوە بۆ بەشی زۆری کۆمەلگا بتوانن تەنیا لە دڵەوە لەگەڵی نەبن بەڵکو عملیش لەگەڵی بن دەبێت ئاسان بێتەوە بتوانێت پێکەوە مەجموعەی ئیقداماتێکی ئەوایە بەڵام هەروە کە باسم کرد ئەمە ئیشی هەڵسوڕاوانە کە بڕوای من بە وشیاریەوە عمل دەکەن کارێک دەکەن بۆ ئەوەی کە جەهەتە کە هەیەە
ئەم مەسیرە کە تا ئێستا تۆم اعتراضات و مبارزاتە خەریکە وردە ڕێگەی خۆی دۆزێتەوە هەروە بەکاربردنی ئەو ڕەوشانە دەتوانێت ئەو ڕێگای خۆی ئیدامە بدات و باتە پێشەوە. بەڵێ هاوڕە جەماڵ بارودۆخی ئێستای ئێرانەمە جوانە بینین چۆنە ئەگەرە سیاسیەکان کامانن و داهاتووی ئەم ئاخێزە ئەمە وەکو دوایین پرسیارە داهاتووی ئەم ئاخێزە بەرەو کام ئاراستە دەڕوات. ئەویش ڕاستەکەی هەر دیسانەوە احتیاجی بە زۆر سادە نییە جوابدانەوە کێ بەڕاستی تۆزێک کۆڵینەوەی زۆرتری دەوێت بەحسی زۆرتری دەوێت و منیش بەنیازیم بە دوسێ جملە بنوکێکی لێ بدەم احتیاجی بە ئەوە هەیە ئێمە دەبێ هەموو ئەگەرێک لە بەرچاو بگرین ئەگەری ئەوەی کە ئایا کۆماری ئیسلامی سەرکوتی دەکات دای دەمرکێنێتەوە شەڕێکی ترساز دەکات یا ئەو کار ئیقداماتە کە کردوێتی دەتوانێت ئایا لە نێو خۆیدا کودەتای گۆڕە دەخات ئەمانە توانێت ئێران کولەن کا بە مەیدانی هێزی نظامی و ئایا لە نێو خۆیاندا ئاڵوگۆڕێک بۆ وجود دێنن ئەمانە ئەگەر هایەکن کە هەیە ولا ئەین حاڵیشە بە بڕوای من کاک ئەمیر نابێت دەستی دەرەکیش لەم مەسئلە دوور بینێمە تەواوی ئەم حرەکەت و ئاعترازاتە بۆ ئەوەی کە نەتیجەکەی دەبێ بچی ئێمە زۆر جار پێشتر باسمان کردووە کە ئێمە خوازیاریش ڕۆخانی و شۆڕشگەرانەی کۆماری ئیسلامی معنای چیە ئەم قسە معنای ئەوەیە کە ئێمە لە ڕۆخانی کۆماری ئیسلامی دەمانەوەی خەڵک حاکم بە سەرنوشتی خۆیان بن کەسانی تر بۆ دیاری نەکە ئازادی بەرابەری ڕفاه و خۆشببختی بۆ هەموو ئینسانەکان لەسەر ئەو پەرچەمە حەک بکرێت پەرچەمەی کە هیچ کەس نەتوانێت دەستی بۆ بێت ببێ بە قانونێک نەگۆڕ لەو وڵات چه هێزێک دەتوانێت مەکە تەنیا مەسئلەکە ڕاستە ئێستا مەسئلەی سەرنبوونی و یا بە قەولێک ڕوخانی کۆماری ئیسلامی مەسئلەیە و هەمومان تەوجۆمان بۆیە بەڵام لە عین حاڵیشە وەکو مانعێکی جددی بۆ ئەو مەبەستەکە هەیە ئازادی بەرابەری ڕفاه و خۆشببختی و شرایطێکە خەڵک بەدەسەڵاتی خۆیان بەدەسەڵاتی جەماوەری حاکم بە سەرنوشتی خۆیان بن لە تەریخی ئۆرگانەکانی کە خۆیان سازیان کردو تەشەکل‌هایی کە خۆیان سازیان کردو بەڵام لە عین حاڵا دەبێ بزانین کە داهاتویش مەسئلێ نابێ جمهوری ئیسلامی بڕۆخێ بە سەرمانە بە قەولێک ئیستلاحێکە زۆر بەکاری دەبین دەبێت ئەوە نکتێکات دەبێت لە بەرچاوی بگرین بۆیە ئەم حرەکەتی ئێمە نابێ پەلەی تێدا بکەین بە معنایە گەڵبەتە دیارە دەبێت مدام ئیدامی بدەین و پەلەی تێدا بکەین بۆ ئەوەی کە ئەممان لەسەر ڕێگای بەڵام پێمەوانە بێ فەورەن دەبێت فەورەن بە نەتیجە بکات و فەورەن جواب بداتەوە لە شرایطێکا دەبێت ئەو لە ئیدامی خۆدا ئەو ئامادێکیەش بۆ وجود بێت ئەم حرەکەتانەی کە تا ئێستا هاتووەتە پێشەوە کاگ ئەمیر بە ئێمە دەڵێ دڵخۆشکردن هەوا کە باسم کرد تۆ دەبینی نوعی ڕێکخراوبوونی تێدایە تۆ دەبینی نوعێک هەماهەنگی تێدایە هاوپشتی تێدایە تۆ دەبینی شعاری ڕادیکاڵی تێدایە تۆ دەبینی وردە خەریکە جەماوەری دەبێتەوە هەمووی ئەمانە دەڵێم خەریکە یارە بە مەقسەد نەگەیشتووە هێشتا ئێمە لەگەڵ دورانێکی تەواوی ئینقلابی فاصلەمان هەیە بەڵام خەریکە بەرەوە ئەوە دەڕوات کە ئەو دۆرەیش تێپەڕێنێ من هیوادارم بۆ کەوا بوو ئەمەیش فاکتۆرێکی تر لە مقابلەوەی کە کۆماری ئیسلامی ناوخۆی ئاڵوگۆڕە بن تۆدەتا بکات بتوانێت مەسەلەن دای بمرکێنێت ئەمەش ئەمەیان ئێستا ئالتەرناتیوی بەهێزە ئالتەرناتیوی بەهێز عیبارەتە لە هەواکە کوتمان تەرازوی هێزەکان گۆڕاوە هاوسەنگی هێز گۆڕاوە و ئەمە لەنێو ئەو ئالتەرناتیوانەدا حتا دەستێوەردانی دەرەکی کە من دوایی لە چەند جملەیەکی لە مۆردۆ دەڵم ئەمەیان ئالتەرناتیو بۆیە دەبێت دڵی پێخۆشکەین ئەگەر بتوانێت ئەو مەسیرەی خۆی بپێوێت ئەگەر بتوانێت لە نێو خۆیدا حرەکەتێکی سیاسی ئاگاهانە و شیارانە بکات ئەگەر بتوانێت ڕێکخراو بێت ئەگەر بتوانێت جەماوەرێکی زۆر و جەماوەری میلیونی بەخۆی وەسەڵ بکاتەوە ئەگەر بتوانێت بە بەکاربردنی تاکتیکای جۆر بەجۆر دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی فەلەج بکات و ئەمە ئالتەرناتیوێکی جددیە بەرامبەر بێمە و ئێستا ئێمە دەبێت فکر لەمەکەین ئەم بۆ ئەمە تێدەگۆشین ئەوان کەیفی خۆیانە چ دەکەن
هەوڵ دەدەن ئەوە نیە لەشکر دەکێشن دەکوشن دەبڕن زیندانی دەکەن هەر هەموو کارێک دەکەن ئێستا هەموو کارێک دەکەن دەبێت چاوەڕوانی هەموو شتێکیان لێ بکەین ئەوە ئیشی خۆیان ئێمە دەبێت بیر بکەین و بزان چۆن نەتوانین خۆسانکەن ئێمە دەبێت لە فکری خۆمان لە فکری ئەم شۆڕشە دابین ئەم شۆڕشە چۆن بتوانین لەم هەنگاو ببینە هەنگاوێکی تر بە حرەکەتێکی ئاگاهانە و وشیاران بتوانین هدایەتی کەم ببینە پێشەوە و بزانین بەونەوە هەم بەستگی و هەماهەنگیەکە لە نێویەکە بە وجود دێرین بەونەوە فعالیەتەکە لە نێویەکە هەماهەنگی دەکەین ئەمە دەتوانێت بە مەقسەدمان بگەینە ئەمیست نەک نوکتەی تریش بڵم کاک ئێمە نابێت لە عینی حاڵە بەنسبەتی دنیای دەرەوە خۆشمان بێتفاوت بین دیارە دنیای خۆمان دوو بەش ئەوەی کە بەشی خەڵکی ئازادی خواز و مافخوازی سەراسری دنیای هاتوون تە پشتی شۆڕشیە ینی تۆ ئیتر من ڕاستەکەی لە بیرم نایێت ینی لە دەورانی شام انقلابی 57 لە بیرە و یا ئەوانەی لەو دەوروبەری ئێمەدا ئەوەندە پشتیوانێکی ئەوە وەسیع لە سەراسری دنیادا بۆ کۆینەوە بەڵام زل هێزەکانیشن منافعی سەرمایه‌داری و منافع ئەمپریالیستیشن ئەوانیش دەفکری ئەوەدا کە ئەگەر بێت و ئەم ئالتەرناتیڤە کە من و تۆ خەریکین هەوڵی بۆ دێن و ئەم خەڵکە خەریکن هەوڵی بۆ دەن و لە پێشەوە خەریکن تەلاش دەکەن بە ئەنجامی بگەن ئەمە ئەگەر عمیق بێتەوە و کۆما تا ئێستای خوازیاری ڕۆحانی کۆماری ئیسلامینی تا ئێستای بەڵام ئەگە بزانن پەرە دەسێنێت و ڕیشەت زۆرتردا دەکوتێت و خەریکە ئیتر کۆماری ئیسلامیان بۆ ڕاناگیرێت لەوانەیە لە فکری تۆتادا دەبیر لەوەش بکەین بۆیە دەڵێم ئیمڕۆ حرەکەتەکەمان ئاگاهانە بێت حرەکەتەکەمان سیاسی و شیارانە بێت ڕێکخراو بێت جەماوەری بێتەوە بۆ ئەوەی کە بەر بە شعاری ئەوە لاوەکی بگرین و بتوانین شعاری ڕادیکاڵ بخینە سەرزاران و لە عین حاڵات تەلاشکەین بۆ ئەوەی کە داهاتوویکی ڕۆشن تەرسیم بکەین و تەلاشکەین بۆ ئەوەی کە لە نەتیجەی ئەم مبارزات و ئەم گیان فدایانە کە ئیمڕۆ لە شقامەکانی کوردستان و ئێران دەدرێت نەتیجەکەی دەبێت ببێت بەوەی کە ئەم نەسڵە و نەسڵی داهاتووی لێ بەهرەمەند بێت ئەوەی کە لە ساڵی 57 نەکرا لە ساڵی 57 قوربانی درا بەڵام خەڵکی تر سواری بوو ئێستا ئێمە دەبێ وشیاری ئەو مەسئلەیە بین و دەبێ بزانین کە لە حرەکەتەکەی ئەم ڕۆمانە ئەم وەختێ دەڵێن ئەم شۆڕشەمان دەبێ هدایەتکەین بەشێکی بەوە مەبدەزانین چۆنی هدایەت دەکەین بۆ ئەوەی کە ئەممان ئەوە کۆماری ئیسلامی لەسەر ڕێگەمان لابین بۆ چۆنی بە ئەنجام دەگەینین یعنی خودی ئەوەی کە بە ئەنجامیش دەگات ئەوە بۆ خۆی فاکتۆرێکی مهمە و هەل لە ئیمڕۆ دەبێ ئێمە بەردی بناخێ بە ئەنجام گەیاندنی خۆمان لەنێو خۆماندا دروستکەین و خۆشمان پێوە بێت ئەمە فاکتۆرێکی مهمە و ئەمە دەبێت بزانین کە بەکاربردنی ئەم ئامرازانە کە ئیمڕۆها بەدەستمانەوە ڕێکخراوبوونمان وشیاربوومان ئاگابوومان جەماوەری بوومان هاوبەستگیمان هەموو ئەمانە تەلاش دەکا بۆی کە بتوانین ئەنجامەکەیشی بەرەو ئەو شوێنە بەرین کە ئەوە کافتم کردی لە مێژووی ئێراندا ئازادی و بەرابری ڕفا و خوشبەختی و ژیانێکی ئاسوودە بۆ هەموو دەستەبەر کرێت و ئەمە ناکرێت لە دنیای ئەمڕۆدا مەگەر ئەوەی کە بە هێزبین هێزمان ڕێکخراو بێت و ئەمە لێرە نەقشی بەرچاوی کرێکاران و شۆڕشی کرێکاری زۆر زۆر بەرجەستەیە و دەتوانن بە بە تێکەڵاوبوون لە مەسئلە و بە تێکەڵاوبوون لەگەڵ بزوتنەوەکانی کۆمەڵایەتی تر و لە پێشی ئەوانەوە بتوانن ئەم حرەکەتە بە ئەنجام بگێن هاوڕێ ئەمیر ممکنە بە معنایەک شۆڕش و ڕاپەڕین و ڕۆخاندنی دیکتاتۆرێک بە نسبەتی ئەوەی کە دای دەمەرزەینی زۆر ئاسانتر بێت ئەوە مهمە بە بڕوای من ئێستا ئێمە دەبێ بیر لەوە بکەینەوە لە عین حاڵا سەرڕایەکە تێدەکۆشین ئەممان علابەرین و فەلەجیکەین بەڵام دەبێ بیر لەوە بکەینەوە کە داهاتووی چۆن دەبێت و نەهێڵین قوربانیەکانمان ئەزیەت و ئازارێکە ئەمڕۆ دەیکێشین ئەوانە بە فێڕۆ بڕ بەڵێ هاوڕێ جەماڵ پەیامێکمان بۆ هاتووە پێم خۆش و پێشەوەی کەم ئەڵاوی بکەین لە بەڕێستان ئەو پەیامە ئێوەش گوێتان لەبێت
نووسێتی سلااوان لە بێتماندوو نەبن ئینتەرنێت زۆر لاوازە پێمان خۆش بوو هەموو وێنە ویددیوەکان لە هەموو شارەکانی کوردستان بە تایبەت لە مەهابات لە بۆکان سەقز بانە دیواندەرە سنە مەریوان کرماشان کە هەر هەتا ئێستاکەش خۆپیشاندان بەردەوامە لاوانی شۆڕژگێر زۆر بوێرانە و زۆر خۆڕاگر پاشەکشان بە هێزە ئەمنیەکان کردووەوە لە شاری مەریوان بۆکان مەهابات شقامەکانی شار کەوتونەتە دەست خۆپیشاندرانەوە. سپاس بۆ ئێوەش کە بە بەرنامەی ڕاستەو خۆتان ئاوا ئاگاداری خەڵک دەکەن و ویددیوەکانتان دەنێرن ڕاستەو خۆ بڵاو دەکەنەوە. ویستم ئەم پەیامە بێوەش بدەم لە کۆتاییدا زۆر زۆر بە کورتی قسەتان چییە بۆ ئەمڕۆی خەڵکی کوردستان؟ زۆر سپاس وا بزانم هەر ئەوەندە کافیە کە جارێکی تر لێرەوە لەم تریبوونەوە سڵاو بنێرین بۆ خەڵکی خۆڕاگری کوردستان لە شارە جۆر بە جۆرەکان و هەروە خەڵکی سەراسەری ئێران بژین بۆ خەباتتان بژین بۆ ڕاپەڕینتان بژین بۆ هاوپشتیتان بژین بۆ یەکدەنگیتان. بەڵێ زۆر زۆر سپاس حاڵە جەماڵ بزۆرپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بۆ ئەوەی کە ئەم شەو بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان بووی. زۆر سپاس بۆش. زۆر سپاس. بەڵێ بیرانی خۆشەویست هاتیینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومانە هیوادارین کە بتوانین هەموو شەوێک ئەم بەرنامەی هەروە بەردەوام بێت. ئێوەش دەتوانن بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە بە تەلەگرام وێنە و ویددیوەکانمان بۆ بنێرن و ئێمەش ئێوە ئاگادار دەکەینەوە بژی خۆڕاگریتان بژین ڕاپەڕینی گەلانی ئێران تا شەوێکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە. شارەکەم سنەی سووری قارەمان شاری سەربەرزم سنەی قارەمان پێشەنگی ژیری چینی بێبەشان شاری کاکوات سەدیق و خسرە و عەلی و فەرهاد شۆکێ و شوان پیرۆز بێ لە تۆ شۆڕشی نوێ لە کوردستان و باقی شارەکان بیستم بەرامبەر سپا و ئەرتەش بەسیج و پۆلیس بەکرێ گیراوان هەروەک ساڵانی 1950 سینگی بەهێزت کردووە بە قەڵغان تاسفای ئیسلام تەفر و توناکەی بەدەستی بەهێز نەوەگەل جەوان ئاڵا سوورەکەت هەر شەکاوە بێ دژی چەوسێنەر و ستەمکاران تۆ ڕەمزی ورەی بەرهەمهێنەری لە ڕۆژی خەبات دژی زۆرداران ئێمەی بەرهەمی باوەشی گەرمت ئامادەین لە بۆ شەڕ و ڕاوەستان فەرماندە ئەتۆی ئێمە پێشمەرگەین بە فەرمانی تۆ هاتووینە مەیدان تا ڕاشەکێنین ئاڵای ئازادی بۆ زەحمەتکێش و بۆ کرێکاران بۆ لۆڕ و عەرەب بەلوچ و تورکمان تا ڕزگار بکەن سەراسەر ئێران.
شارەکەم سنەی سووری قارەمان شاری سربەرزم سنەی قارەمان پێشەنگی ژیری چینی بێبەشان شاری کاکوات سدیق و خسرە و عەلی و فەرهاد شۆکێ و شوان پیرۆز بێ لە تۆ شۆڕشی نوێ لە کوردستان و باقی شارەکان بیستم بەرامبەر سپا و ئەرتەش بەسیج و پۆلیس بەکرێ گیراوان هەر وەک ساڵانی 58 سینگی بەهێزت کردووە بە قەڵغان تاسفای ئیسلام تەفروت و ناکەی بەدەستی بەهێز نەوەگەل جەوان ئاڵا سوورەکەت هەر شەکاوە بێ دژی چەوسێنەر و ستەمکاران تۆ ڕەمزی ورەی بەرهەمهێنەری لە ڕۆژی خەبات دژی زۆرداران ئێمەی بەرهەمی باوەشی گەرمت ئامادەین لە بۆ شەڕ و ڕاوەستان فەرماندە ئەتۆی ئێمە پێشمەرگەین بە فەرمانی تۆ هاتووینە مەیدان تا ڕاشەکێنین ئاڵای ئازادی بۆ زەحمەتکێش و بۆ کرێکاران بۆ لۆڕ و عەرەب بەلوچ و تورکمان تا ڕزگار بکەن سەراسەر ئێران من هل دنگی کچین